کتێبی مردوخۆڕەکان لە نووسینی ئاناتۆڵ دارۆف لە فارسیەوە بورهان قانع وەریگێڕاوە. بەشی یەکەم: قۆناغی خۆگورجکردنەوە و سەرەتای خۆڕاگرتن. کاتێک شەڕ دەستی پێکرد و سوپای ئەڵمان ویستی شاری لینینگراند داگیر بکە، خەڵکی شارەکە هەموو تێکڕا کە زانیان نیشتیمان و شارەکەیان کەوتۆتە مەترسی داگیرکردن و وێرانکردن بۆ ئەوەی بەرگری لەسەر شارەکەیان بکەن، بە گورجی کەوتنە خۆ. خەڵکی رووسیا پێچەوانەی خەڵکەکەی ئەوروپای ڕۆژئاوا لە کاتی هەر جۆرە فیداکاریەکدا ئەوەندە خۆیان سەرقاڵ ناکەن بۆ بەرگرتن لەسەر پاراستنی شارەکەیان. گەورەترین فیداکاریان کردووە. ئەو خەڵکە هەمە جۆرەی جگەلەوە بەڕەوشت و نیشتیمان پەروەر بوون، ئەیانویست ئەوە بسەلمێنن کە ئەتوانن شارەکەیان بپارێزن و شیاوی ئەوەیە هەمیشە بە ئاوەدانی و خنجیلانەیی بمێنێتەوە و دانیشتوانەکەشی هەمیشە شانازی بە شارستانیەتی باری پێشکەوتنیانەوە بکەن. من لەو باوەڕەدا بووم ئەگەر سوپای ئەڵمانەکان لە دووەمین شەڕی جیهانیدا توانای داگیرکردنی هەر شارێکی تریان هەبایە، نەیان ئەتوانی وەکو بە خۆیاندا ڕائەبینی یان ئەیانویست بتوانن ئەو شارە بگرن، مەگەر تا ئەو ڕادەیەی سەرجەمی ژن و پیاوانی شارەکەیان بگوشتبایە. دوای ئەوە شەڕەکە دەستی پێکرد، ئەو کات قوتابی دانیشتگا بوو. بەهۆی ئەوەوە کە تاقیکردنەوەکەمان تەواو بوو، توانیم بەشداری شەڕەکە بکەم. لە سەرەتای پەلاماری ئەڵمانەکاندا بۆ سەر شارەکەمان فەرماندەری بەرگری شار پێیوتین پێویستمان بە سەربازگرتن نییە، بەڵکو هەندێک خەڵکمان ئەوێت بۆ ئەوەی خەندەکێکی قوڵ بە هەر چوار دەوری شارەکەدا هەڵکەنن و دەوروبەری شار و شوێنە دەرکەوتوەکان هەمووی بکەنە سەنگەر. هەروەها پێیوتین ئەبێت سەرەتای سەنگەرەکان تا ڕادەیەک لە شارەکەوە دوور بێت. دوای ئەوەش چەندان سەنگەری تر لە شوێنە جۆرا و جۆرەکاندا تا دەگاتە شار یەک لە پشت یەکترەوە هەڵبکەندرێن. ئێمە دەستمان کرد بە سەنگەر هەڵکەندن کە ئەڵێم ئێمە مانای 4 ملیۆن خەڵکی دانیشتوانی شار. ئەمە جگە لەو کرێکارانەی لە کارخانە و فابریقە دەوڵەتیەکاندا کاریان دەکرد، و هەروەها جگە لەو هەموو ژن و پیاوە پەککەوت و منداڵانەش کە لە شارەکەدا بوون. قازی دادگا و دادوەر و مامۆستای دانیشتگا و ژنە هونەر و پیشەیەکان و بە کورتی تێک ڕای دانیشتوان هەر لە گەورەترین بەڕێوبەری دەستگا و دامەزراوەکانەوە تا بچووکترین کارگوزاری دەوڵەت لەگەڵ تێک ڕای خەڵکدا هەموو ڕۆژ هەر لە بەرەبەیانەوە بە پاچ و بێڵ هەڵکەندن لە شار ئەهاتنە دەرەوە و تا ئێوارە لەو دەشتە خەریکی سەنگەر هەڵکەندن ئەبوون. کرێکاری ئاسایی ڕۆژانە 8 سەعات کاری ئەکرد، بەڵام ئێمە هەموو ڕۆژێک نزیکەی 17 سەعات کارمان ئەکرد. ژنان لە پاش نیو سەعات ئیشکردن یان زیاتر لە سەنگەرەکان شەکەت ئەبوون. لە جیاتی پرچشانەکردن و گوڵاو پڕژاندن بەسەر و لەشیانە هەموو پرچەکانیان بە جۆرێک پڕبوو لە خۆڵ کە بە ئەستەم ئەناسرانەوە. هەوای گەرم و تیشکی خۆر گەلێک لەو خەڵکە ئیشکەرانەی شپرزە کردبوو، بەڵام کەس گوێی بە ماندووبوون و گەرمانە ئەدا، چونکە ئامادە بوون هەموو جوانی و خۆشیەکانیان بکەن بە قوربانی شار و نیشتیمانەکەیان. لەو کاتەدا ناو شار ئازوخەی تەواوی تیا بوو، هێشتا برسێتی دەستی پێ نەکردبوو. خەڵک ئەوەندە بە شوێن خۆراکدا نەئەگەڕا. دەوڵەت فەرمانێکی دەرکردبوو کە هەموو شت لەناو بەرن بۆ ئەوەی لە کاتی داگیرکردنی شارەکەدا لەلایەن ئەڵمانەکانەوە هیچ شتێک نەمێنێت بکەوتە دەست ئەڵمانەکان. مەبەست لەمەش ئەوە بوو ئەگەر ئەڵمانەکان هاتنە شارەکەوە نەسوتەمەنیان دەست بکەوێ نەخۆراک. ئەم فەرمانە دەقامدەق جێبەجێکرا.
لە دەوروبەری شار شێڵگەی پەتاتەی زۆری جابوو. لەو کاتەدا پەتاتەش پێگەشت بوو. ئەگەر بەڕێوەبەری شار چەند سەد کەسێکیان تەرخان کردبایە پەتاتەی شێڵگەکان کۆ بکەنەوە و لە ناو شاردا هەماری بکەن، بۆ جۆرە برسێتی ئەوەندە خەڵکی نەئەکوشت و خەڵک بۆ جۆرە لە برسا شپرزە نەئەبوو نەئەمردن. بەڕێوەبەرانی شار بیریان لە ئازوخەی چەند مانگی داهاتوو 4 ملیۆن خەڵکی شار نەئەکردەوە. فەرمانیاندا پەتاتەی شێڵگەکان هەمووی لە ناو بەرن، بۆ ئەوەی ئەگەر شارەکە گیرا نەکەوێتە دەست لەشگری ئەڵمان. ئەگەر کەسێک بیستبایە 4 ملیۆن کەس خەڵکی ناو شار جگە لە کرێکاری کارخانە و ئافریقەکان کە چەک و تەقەمەنیان دروست ئەکرد، هەموو لە سەنگەرەکان خەریکی پاچەکارین و سەنگەری دژی تانک دروست ئەکەن، سەری سوور ئەما کە ئەمانە چۆن و بەچی ئەژین. چونکە لە کاتێکدا هەموو خەڵکی شار هەر لە بەرەبەیانەوە بچنە دەرەوە بۆ سەنگەر هەڵکەندن و ئێوارە بگەڕێنەوە بۆ ناو شار و هیچ کارێکیان نەبێت بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیانیان، ئەیگوایە بەچی ئەژین؟ یەکێک لە هۆیە گرنگەکانی پاراستنی شار کە لەو کاتەدا دروستیان کرد خەندەکێکی قوڵ بوو کە بە هەر چواردەوری شارەکەدا هەڵکەندرا بوو. لەو باوەڕەدا نین لە هیچ سەردەمێکی مێژوویدا خەندەکێکی بۆ جۆرە فراوان و قوڵ بە دەوری هیچ شارێکدا هەڵکەندرا بێت. تاقیکردنەوەش دەریخست ئەو خەندەکە لەو کاتەدا کارێکی تەواو پێویست و بەجێ بوو، چونکە کاتێک لەشگری ئەڵمان هەموو سەنگەرەکانی دەوروبەری شاریان گرت و گەماروی شارەکەیدا، هەرچەند هەوڵیاندا نەیانتوانی لەو خەندەکە بپەڕنەوە بۆ ناو شار. ماوەی 3 ساڵ لەشگری ئەڵمانەکان لەو بەری خەندەکەکەوە ڕاوەستان تا ئەو کاتی تێک شکان و دەرکران. ئەو خەندەکە لە جاتی ئاو پڕ بوو لە خوێن. لەناو ئەو خەندەکەدا تەنها مشتێک خاک نەمابوو، بە خوێنی پەلاماردەران یان بەرگریکاران سوور نەبوو بێت یان نەبوو بێت بە قوڕ. ئەو شوێنەی من سەنگەرم تیا هەڵ ئەکەند لە نزیک گوندێکەوە بوو بە ناوی ڕێیباتسکۆیە. ئەو گوندە لە کاتی شەڕدا بە تەواوی وێران بوو، بەڵام لەو کاتەدا کە ئێمە سەنگەرەکانمان هەڵ ئەکەند گوندێکی ئاوەدان و خنجیلا نەبوو. ژماری ئەو خەڵکانی هاتبوون بۆ ئیشکردن ئەوەندە زۆر بوون لەسەر ئیشەکە بە ئاسانی جێگەمان نەئەبووەوە. ئەوەشمان نەئەزانی ئەم هەموو خەڵکە لەو دەشتەدا کار ئەکەین چۆن هۆیەکانی تەندروستی و ژیان دابین بکەین. بۆ ئەوەی ئیشەکەمان دوانەکەوێ شەوانە لەوێ ئەماینەوە و نەئەڕۆشینەوە بۆ ناو شار. لە دوورەوە دووکەڵکێشی کارخانەکانمان نەبینی، شەوانە لە ناو چاڵ و سەنگەرەکانە ئەماینەوە. ژیانی ئێمەش وەک ژیانی سەربازەکانی ناو سەنگەری لێ هاتبوو. جیاوازیمان هەر ئەوەندە بوو کە ئێمە بێچەک بووین. بە ڕۆژدا ژنان و پیاوان پێکەوە کاریان ئەکرد، شەوانەش هەر دەستە بەجیا لە سەنگەرەکانە ئەخەوتین. لە سەرەتادا دوژمن پەلاماری ئەداین، بەڵام لە سەرەتای مانگی تەمووزدا فڕۆکە شەڕکەرەکانی ئەڵمان بە توندی پەلاماری سەنگەرەکانیان داین. من یەکەم جارم بوو کە چاوم لە فڕۆکەی شەڕکەرەوە بێت کە چۆن بۆم فڕێ ئەدات و شەڕ ئەکات. هەر لەگەڵ هاتنی فڕۆکەکانی ئەڵماندا تۆپە تەیارە شکێنەکانمان کەوتنە دەستڕێژی و ئاگربارانکردنی فڕۆکەکان و دەیان گرتن. ئێمە شۆک و جاران خۆمان لە ناو سەنگەرەکاندا مات کرد. پۆلێک لە فڕۆکەکانمان لەگەڵ فڕۆکەکانی دوژمندا لە ئاسمان کەوتنە شەڕەوە، بەڵام نەیانتوانی فڕۆکەکانی دوژمن دەربکەن و دووریان بخەنەوە. فڕۆکەیەکی دوژمن هاتە سەر سەرمان، هەرچەندە لەلایەن تۆپە شەشیرەکانمانەوە تەقەی لێکرا نەگەڕایەوە، شتێکی ڕەشی لەسەرمان بەردایەوە. تمەس بۆم بوو. کەوتە ناو سەنگەرەکەی ئێمە، 4 کەسی لێ کوشتین و چەند کەسێکیشی بریندار کرد کە ئەمەم دی ئینجا لە شەڕ و ئازاری شەڕ تێگەشتم. سەر لە ئێواری هەمان ڕۆژ دەستەیەک فڕۆکەی تری ئەڵمانەکان هاتن، بەڵام فڕۆکە شکێنەکانمان ئەم جارە توانیان یەکێکیان لێ بخەنە خوارەوە. دوای ڕۆشتنی فڕۆکەکان کچە ئیشکەرەکانی ناو سەنگەرەکان ڕایان کرد
بۆ لای تۆپچیەکانمان و ئەملاو ئەولایان ماچ ئەکردن و سوپاسیان ئەکردن. لە ڕۆژی سێمی مانگی تەمووز بەدواوە مەترسیەکی زۆر کەوتە ئیشکردنەکانمانەوە، چونکە ڕۆژ نەبوو چەندان فڕۆکەی دوژمن نیەتە سەرمان و پەلامارمان نەدەن و چەندان ژن و پیامان لێ نەکوژن. ڕۆژێکیان شەمەندە نەفەرێکی پڕ لە مناڵ لە شاری لینینگرادەوە دەرچوو بۆ ئەوەی مناڵەکان لە ئاگری شەڕ دوور بخەینەوە. لەو کاتەدا پۆلێک فڕۆکەی دوژمن هاتن و شەمەندە نەفەرەکەیان بۆمباران کرد و سووتاندیان و هەموو مناڵەکان کوژران. هەموو ڕۆژێ چەندین جار فڕۆکەی دوژمن ئەهاتە سەر سەنگەڕەکانمان، بە تایبەتی خەندەکەکەیان بۆمبارانە کرد، بەڵام هیچ پەلاماری شارەکەیان نەئەدا. لە کاتێکدا کە بە ئاسانی ئەیانتوانی شارەکەش بۆمباران بکەن و هەمووی وێران بکەن، فڕۆکەکانی ئێمە نەیان ئەتوانی بەر لە فڕۆکەکانی دوژمن بگرن. ئێمە نەمان ئەزانی بۆچی دوژمن سەنگەرەکانی ئێمە بۆمباران ئەکات، کەچی دەست لە سەربازگەکانی ناو شار و کارخانەکانی چەک دروستکردن ئەپارێزن. لە دوای شەڕەکە ئەم هۆیە دەرکەوت کە ئەڵمانەکان ئەیانویست بێ ئەوەی شارەکە وێران بکەن بیگرن و دەست بەسەر تەواوی کارخانەکاندا بگرن. ئەڵمانەکان وایان دانابوو بەلایەنی کەمەوە تا ڕۆژی 15 مانگی تشرینی یەکەمی ساڵی 1941 ئەبێت تەواوی شارەکانی ناوچەی ژوورو بگرن. لەبەر ئەمە بوونیان ئەویست شارەکە وێران بکەن بۆ ئەوەی کاتێک شارەکانیان داگیر کرد دەست بەسەر هەموو ئەو کەلوپەلانەی کارخانەکانیشدا بگرن و تاڵانیەکانیان لە ناو نەچن. بە تایبەتی کە ئەیانزانی هەموو زێڕی پاشکەوتی وڵاتی سۆڤیەت لە شاری لینینگراندایە. ئەو سەنگەرانەی کە بیستمان تەواو بوون، اینجا چوین بۆ شوێنێکی تر بۆ ئەوەی سەنگەری دژی تانک هەڵکەنین. لەو کاتەدا نزیکەی 800,000 کەس خەریکی هەڵکەندنی خەندەکە قوڵەکە بوو. هیچ شارێکی تری ئەو وڵاتە خەندەکی بەو جۆرەی بە دەورە نەکێشرا بوو. بەڵام لە کتێبە مێژوویەکانیشدا زۆر جار ئەوم خوێندوتەوە کە لە سەردەمی کۆندا بۆ پارێزگاری شارە گەورەکان چەندان خەندەیشیان بە دەوری شارەکاندا هەڵ ئەکەند بۆ ئەوەی دوژمن سەفەریان پێنەبات. ئەو خەندەکە بەهۆی قوڵی و گەورەیەوە توانی بەرگە بگرێت لە هێرش و پەلاماری ئەڵمانەکان. خەندەکەکە بازنەی نەبوو، هێلکەی نەبوو و تەنانەت چوارگۆشە و لاکێشەیش نەبوو، بەڵکو وەکو پشتێنێک بوو، بەڵام بە شێوەی شکاوە. سێڕی سەنگەر لە پشتەوەی خەندەکەکە دروست کرابوو بۆ ئەوەی ئەگەر ڕیزی یەکەم و دووەم گیران ڕیزی سێم بتوانێت ڕێگری لە پەلاماری دوژمن بکات. بە جۆرێک خەندەکەکە هەڵکەندرا بوو ئەگەر دوژمن لە هەر شوێنێکدا بیویستبایە پەلامار بدات ئەکەوتە بەر ئاگری دەست ڕێژی سەنگەرەکانی دواوە. لە هەندێک شوێنی خەندەکەکەدا گڵۆپی تیشک هاوژێیان دانابوو کە ڕووبەرێکی زۆری لە دووری خەندەکەکەوە ڕۆشن ئەکردەوە. لێپرسراوان نەخشەی پاراستنی شارەکەیان بەر لە پەلاماری ئەڵمانەکان دانابوو، چونکە پێشبینی ئەوەیان کردبوو ئەڵمانەکان پەلاماری شارەکە دەن. هەر وەکو لە دوای شەڕەکە دەرکەوت کە نەخشەی پاراستنی سەرتاسەری وڵات هەر لە ساڵی 1938ەوە دانرابوو، واتە بە 3 ساڵ بەر لە پەلاماری ئەڵمانەکان. لەو کاتەوە کە ئەڵمانیا زۆری بۆ وڵاتی چیکۆسلۆڤاکیا هێنابوو، داوای ناوچەی سودەتی ئەکرد کە لە دوایدا بوو بە داواکردنی تەواوی چیکۆسلۆڤاکیا. خەڵکی شار بە چەرخ و مەچینی گەورە خەندەکەکەی دەوری شاریان هەڵکەند. یەکێک لە کارخانەکانی شار بە پەلە ژمارەیەکی زۆر مەچینی گەورەی گڵ هەڵکەندنی دروست کرد و خستیانە ئیش. لە پشتی خەندەکەکەوە دیوارێکی گڵینی بەرین کە 4 مەترە بەرزاییەکەی بوو دروستیان کرد. لەسەر دیوارەکەوە هەر ماوەیەک چەندان سەنگەری پاشکەوانی بە زنجیرە تیا دروست کرابوو. لە دوای دروستکردنی سەنگەرەکان تێکڕای خەڵک دەستیان کرد بە هەڵکەندنی خەندەکەکە. نزیکەی 2 ملیۆن ژن و پیاو لەناو خەندەکەکەدا ڕۆژانە ئیشیان ئەکرد.
گەلێک لەو ژن و پیاوانە لە کاتی ئیشکردنا بەر بە بۆمبی ئەڵمانەکان ئەکوژران. لە ڕۆژێکدا زیاتر لە 100 تا 200 کەس بەهۆی بۆمبی فڕۆکەی ئەڵمانەکانەوە ئەکوژران و ژمارەیەکیش بریندارە بوون. لەو کاتەدا کە خەریکی کارکردن بووین وەک نیشانەیەکی دیاری فڕۆکەکانی ئەڵمان وابووین. بەداخەوە فڕۆکەکانی ئێمە توانای بەرگریکردنی فڕۆکەکانی ئەڵمانیان نەبوو. دەوڵەت ئاگاداری نامەی چاپ ئەکرد کە گوایە تا ئێستا هیچ فڕۆکەیەکی ئەڵمان نەچۆتە ئاسمانی شارەکەوە. ئەمە قسەیەکی ڕاست نەبوو، چونکە جگە لە فڕۆکە هەواڵدزەکان هیچ فڕۆکەیەکی ئەڵمانی تا ئەو کاتە نەچوو بوونە سەر شاری لینینگراد. ئەمەش لەبەر ئەوە نەبوو کە تۆپە دژە ئاسمانیەکانی ئێمە ڕێگەیان نەئەدا، بەڵکو هەر خۆیان خۆبەخۆ نەیان ئەویست بچنە ئاسمانی شارەکەوە. بەر لەوەی هێزەکانی دوژمن بگەنە دەوروبەری شار، ئەوەندە لە کرێکاران و ئیشکەرانی ناو خەندەکەکە کوژران کە ڕەنگی خەندەکەکە ئەرخەوانی بوو. لەبەر ئەوەی ئەڵمانەکان بە گورجی ئەهاتن، ئێمە بۆمان نەئەکراوەک و چۆن ئەمانەوێ خەندەکەکە تەواو بکەین، بەڵام توانیمان دوو لایەنی شار تەواو بکەین. ڕێگای هاتوچوو و هاتنی ئەڵمانەکان بگرین. ڕووکارێکی تری شارەکە دەریا بوو. ئەوەیان پێویستی بە خەندەک نەئەکرد. کاتێک هێزی ئەڵمانەکان بەری ڕۆژهەڵاتی شارەکەیان گرت، ئیتر ئێمە نەمانتوانی خەندەکی تیا هەڵکەنین. هێزە داکۆکیکارەکانی شار واتە هێزە بەرگریکارەکان ئاویان نەکردە خەندەکەکەوە. ئەمەش لە بەردوو هۆ بوو.